ڕەوشی ژیان بەگشتی و ڕۆژڵاتی ناوەڕاست بە تایبەتی و عێراقیش بە تایبەتی تر لە پاش کوشتنی ژەنەڕاڵ قاسم سولێمانی لەلایەن ئەمریکاوە تەواو ئاڵۆز بووە و بە دۆخێکی مەترسیداردا تێدەپەڕێت بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بارودۆخە لەگەڵ بەڕێز کاک محەممەد حەکیم کارگەر ڕێژەوەی سیاسی کۆمەڵی ئیسلامی گفتوگۆ دەکەم کام حەسڵاو لێبێت سوپاس بۆ دەرفەتە پێیان بڵێ ئەمڕۆ لایەن سیاسەکان کۆبوونەوە و لەگەڵ سێ سەرۆکایەتێکە چیتان باس کرد؟ بەڵێ ئەمڕۆ ئێمە لەگەڵ هەر سێ سەرۆکایەتێک کە دیارە لەسەر داوای سەرۆکایەتی هەرێم و سەرۆکی هەرێم بەڕێز نەچیروان بارزانی کۆبووینەوە. ئەم کۆبوونەوەی بۆ تاوتوێکردنی لە ئەسڵدا بۆ تاوتوێکردنی دوا گۆڕانکاریەکانی سەرگۆڕەپانی عێراق و پاش ئامانجگرتنی ئاغای سولێمانی و دوای ئەو بڕیارش کە لە پەرلەمانی عێراق دەرکراوە کە سەرۆکی حکوومەتی عێراقی کاربڕێکەر مخەوڵ کراوە بەوەی کەوا بڕیاری کار بۆ بکە کە هێزەبیانەکان لە عێراق دەربچن. ئەم پرسانە ئەجندای کۆبنەوە بن دوێنێ بەس دیار بوو دوای ئەو مۆشک بارانکردنی هەندێک لە بنکایەکانی ئەمریکا لەلایەن جمهوری ئیسلامیەوە ئەمە وەک بڵێ ئەم باسە زیاتر باڵی کێشا بەسەر کۆبنەوەکانە و زیاتر ئاماژە بەو ئەو بابەتە کرا و تاوتوێ ئەو بابەتە و هۆکارەکان و دەرەنجامەکان و ئایا دەراویشتەکانی چی دەبێ و بە چی دەگا و ئایا ئەمە چی لێ دەبێتەوە و بەردەوام دەبێ و کاردانەوەی ئەمریکا چی دەبێ و حقیقەت هەرێکی لەو لایەنانە بۆ خۆیان هەندێک سەرنجی خۆیان خستە ڕوو. بەڵام کۆبوونەوە تەکیدی لەسەر کۆمەڵی خاڵ کردەوە یەکێ لەوانە کە وێلایەنی هەرێمی کوردستانە لەم ئاگرەی کە لەسەر خاکی عێراقە لە نێوان ئەمریکا و ئێران و خوێندنەوەکان وا بوون تا ڕادەیە کە پێچێ هەوڵی وڵاتانی ئەوروپی و نەتەوەی گرتوەکان و هەندێک وڵاتی ئقلیمی دراوسەی ئێران لە هەوڵدان کە بارگرژیەکان لەوە زیاتر پەرە نەسێنن و بەم مشکبارانە کۆتایی بە ئەم گرژیانەی ئەم دوایانە بێت و لێدوانی هەردوو لاش وەکوڵێ ئاماژە بەوە دەکات. حەقەتەن سەرۆکی هەرێم ڕێزدار نەچیروان بارزانی دوایی کۆی قسەی لایەنە سیاسەکانی کە گوێ لێبوو کۆمەڵی خاڵی جوانی خستە ڕوو و پێداگیری کرد لە سەرەوەی کەوا دەبێت ئێمە وەکو سەرۆکایەتی وەکو حکوومەتی هەرێم وەکو لایەنە سیاسیەکان خۆمان بناسین وەکو هەرێم و قسەیەکی جوانە و زۆریش دڵخۆش نەبین بە هەندێک لەو زانیارانی باس لەوە دەکەن گوایە ئەگەر ئەمریکا عێراق جێبێڵێتە کوردستان و ینی زۆر بینایی لەسەر نەکەین چونکە هەموو بڕیارەکانی ئەمریکا پێچێ بە تویتێکی ترامپ ئاڵوگۆڕی بەسەرا بێت وەکو چۆن نمونەی بە ڕۆژاوا هێنایەوە. ئەوە من لە کۆبنەوەکە جێی سەرنجم بوو بۆ چوونێکی چاک بوو کە دەسەڵاتدارانی هەرێم بە تایبەت ئەو دوو حزبەکە دەسەڵاتیان لە هەرێم بەدەستە ئەو بۆ چوونیان هەبێ و پێداگیری لەسەرەوە بکەن کە زۆر دڵخۆش نەبن بە جومجۆڵ و بەڵێنەکان و بینایی لەسەر نەکەن و پێی لە خۆ و لە قەبارەی خۆ دەرنەچین و بتانین خۆمان و گەلی کوردمان و دانیشتوانی هەرێمی کوردستان وەکو بێلایەنێک لەو نیوەندێدا بپارێزین و دیارە حتمما دەبێ پێناسە و تێڕوانینی تەواویشمان بۆ دوو هێزە هەبێ ئەمریکا کە هێزێکی جیهانیە و لە ئاستی هێز یەکەمدا لە جیهاندا و کاریگەری لە ناوچەکە هەیە و هێز و دەسەڵاتی لەم ناوچانە هەیە. بەڵام داروبار ئەمریکا وڵاتەکان دێت و جیانە هەڵێ بەسەوەی جوان بوو کە پێداگیری لەسەرۆش کرا کە جمهوری ئیسلامی هاوسەیەکە و ئەمێنێ بۆیە نابێ ئێمە خۆمان بەلایەکە ساغ بکەینەوە ئەوەندێش پێمان نەکرێت بپی قەبارەی خۆمان ئەگەنا هەوڵی دیبلۆماسی نێشتنی گرژەکانیش زۆر لەسەر هەرێمی کوردستان پکی نەکەوتووە. بەڵام ئەتوانین هەوڵەکان لەوەدا چڕکرێتەوە. کۆبنەوە باسی لێ کڕیزی لایەنە سیاسەکان کرد بەڵام هەندێک لە سەرکردەکان بە تایبەت مامۆستا عەلی باپیر ئاماژەی بەوەیشدا کە
هەوێ نێو یەکڕیزیە تەبایی نێوخۆیە و مەبنای تەبایی نێوخۆش چاکسازیە کە ئێمە دەبێت چاکسازی بکەین لە حکومڕانی خۆمان لە هەرێمی کوردستان ئەگەر ملت ئێمە چاکسازی بینی ئەو کات دڵخۆشە بێ بە یەکڕیزیەکان ئەگەرنا ئەگەر چاک بارودۆخی نێوخۆی خۆمان چاک نەبێ و خەڵکی گەندەڵەکانە لە ئاستی خۆیان ببینێ و هەنگاوی جددی بۆ چاکسازی نەبینێ حتمما بەم وێنانش کە لە میدیاکان و پیشانە درێ و بم کۆبنەوانش دڵخۆش نابێ ئەوەی لایەنە سیاسەکان و ئەوەی سەرۆکایەتی هەرێمیش و تا ئەو کاتێش سەرۆکایەتی حکوومەتی لێبوو سەرۆکایەتی پەرلەمان کۆک بن لەسەرەوەی کەوا کرۆکی کاری ئێمە لەم قۆناغەدا پاراستنی بەرژەوەندی خەڵکی کوردستان و ژیان و ئابووری و بژێوی خەڵکی کوردستان بێ هەموو تا ڕادەیە کۆک بوون کە هەرێمی کوردستان خۆی نەخاتە نێو ئەم ململانێ و بێلایانی خۆی بپارێزێ بەڵام ئەویشمان لەبیر نەچێ ئێمە لەبەرەوە بەشێکین لە عێراق دوجار بڕیارەکانی عێراق بڕیارەکانی پەرلەمانی عێراق دوا بڕیارە کە تەنها برادرانی شیعە لە کۆبنەوەکەی هەبوون و بڕیارێکی لەو جۆرە ئەوە نەختەجێ نیگەرانی بوو لای لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و باسییان لەوە کرد کە ئەگەر بشتوانن ینی بکرێ بگونجێ وەفدێک بچێ وەفدێکی حکوومەت و وەفدێکی سەرۆکایەتی هەرێموانە کە سەردانی بەغا بکەن و لەوێ گلەی لەلایەنە شیعەکان بکەن کە نەدەبوو بێ کورد و بێسوونە بڕیارێکی ئاوا تێپەڕێن و پەلەی تێدا بکەن بەڵام ئاماژەش بۆ درا کە بڕیارش پێچێ بۆ ڕازیکردنی شەقامی عێراقی بێ ئەگەرنا هەندێک قسە و باس و تێبینی یاسایی لەسەر خودی بڕیارەکە هەیە و ئایا و بڕیارە چۆن کاری لەسەر دەکرێ و پلەی یاسایەکەی چۆنە و بەچی هەڵەوەشێتەوە و حکوومەت دەبێ هەنگاوی چی بنێ ینی خاڵێکی سەرەکی شەوەی عادل عەبدولمەهدی تا دەسەڵاتی جارانی نەگەڕێتەوە یانیماتە سەرۆکێکی وەزیرانی فعلیمان هەبێ ئجاتوانی هەنگاو بۆ جێبەجێکردنی و بڕیارە بدا و هەوڵی نەهێشتنی هێزەکانی ئەمریکایان لایەنەکانی تر بدا لە عێراق و عێراقیش ئێستا بۆتە گۆڕەپانی ململانیەکان کاتێک کە پەرلەمان بڕیاری لادانی یان دەرکردنی هێزێکەدا معنای یەکلابوونەوەی خاکی عێراق بۆ لایەنێکی تر بۆیە لایەنی بەرامبەریش ئەوە بە قورس تەماشاکە و بە زەحمەت دەزانرێ کە ئەمریکا مل بۆ چۆڵکردنی ئەم ناوچێ بدە. زۆر سپاس و بەڕێز کاک محەممەد ئەمەی بینەری بوون بیرۆڕاو تێگەشتنی و کڕۆکی کۆبوونەوەکی ئەمڕۆ بوو کە هەمان کۆک بوون لەسەرەوەی کە دەبێت هەرێمی کوردستان لەم کێشەواڵۆزیانە تا بێلایەن بێت. ڕاستی حەمە ئەمین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.